زۆر سپاس بۆ بەڕێستان وەڵاهی مای دڵخۆشیە کە تۆ ئەم هەموو خەڵکا بینی تەبەن ئەمەش گزارشتێکە لە شارەکە کە شاری ڕۆشنبیریە شاری شاعیرانە پایتەختی ڕۆشنبیریە ئەمە مای دڵخۆشیە بەڵام جۆری کتێبەکانی ئەیکڕنەوەش گرنگە ئێستا مەسەلەن هەندێک کەسێ لەوانێ بە دوای هەندێک کتێبی وەکو چۆنەتی چێژلێنانەوە گرنگە هەندێک کەس بڵێ چێژلێنان گرنگ نیە چێژلان گرێ بەس خۆزگە لەگەڵیشە چۆن پەروەردەی مناڵەکەی وەشی بکڕایە چ هەردووشیان گرنگە و من زۆر دڵخۆشم کام خەڵکە زۆرا بینم ئەوە دیارە پەیوەندی بە ڕۆشنبیری خەڵکەکەەوە هەیە وکە شتێکی تری شێ لە بیرە نەچێت یەکەم ئاەتی قورآن کە خوای گەورە بۆ پێغەمبەری نادوودی خوای لەسەر بە ئیقرا بە ئیقرا دەست پێکە ئەوە نەگەرم کتێبانە بخوێندنەوانەیە مانەوەیە بە دوای ڕۆشنبیری بە دوای سەقافەت و بە دوای عیلم و بە دوای هەموو شتەکان ناگەڕێت لەبەرەوەی هەدانم و من سەیریشم کرد بەڕاستی کتێبی هەمە جۆری کە هەموو ینی خەڵک چی ئەوێت یایەتی هیوادارم لە ڕۆژانی داهاتوو لەم کاتە زیاتر بێ و هەر کەسێک شا بەدەستی بەتاڵ نەڕواتەوە هیچ نەبێ یەک دوو کتێب ئەوەی کە من حەزم لێتی لە پەروەردەی مناڵایە لە زانستایە تێگەیشتنی خۆیەتی تێگەشتنی هاوسەرەکەیەتی چۆنەتی سعیکردنە زاڵبوونە بەسەر تس و دڵە ڕاوشیا بۆ خوێندکاران ئەگەر ئەمانە بکە ئینشاءڵڵا ئەوەندەی ترە چینە پێشەوە چەند ئێمە کێشەمان زۆر هەیە بەڵام بتوانین بەسەریان زاڵ بین